بۆیە حەسوودیانە بر بە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەم چۆن ئیمانی پێبێن بۆیە لە خۆمان بووە بۆ لە خۆمان نییە خۆ پێشەوەی ڕەسوڵ الله بێ صلی الله عليه وسلم باسمان کرد لەگەڵ عەرەبەکانیان کرد بە شەڕ کە موشریک بوون پێیانەوتن چاوەڕێکن با پێغەمبەری آخر زەمان بێت لە ناومانە کە ئەمە نیشانەکانیەتی ئەمە نیشانەکانی پێغەمبەریانەوت صلی الله عليه وسلم ئێمە دوایەکەوین و پشتیەگرین و زاڵەبین بەسەرێوە ئەمەندە ئەو نیشانانەی پێغەمبەری خۆیان وتبوو لە تەوراتە و لە ئینجیلە باشە ئەوس و خەزرەج لەبەریان کردبوو حەرەسوڵ اللهیان بینیمانیان پێێنە معلومە ئەمەندە نیشانەکانیان وتبوو کە وایە وا ئەخوا وا هەڵەسێ وا ئەڕوا وا دێت و وا دانیشێ و دینەکەی ئەوەیە و باسی ئەماکە و باسی ئەوواکە داوایە واکە قەدەغەیەواکە ئەمەنە باسییان کردبوو ئیتر ئەوس و خەزرەج و کوفار لەبەریان کردبوو نیشانەکان کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم دیان با خێرا ئیمانی پێبێن تا یەهود نەهاتوە ئیمانی پێبێنێ ئەوە بوو چون ئیمانیان پێێنە بەڵام کاتێک کە یەهود هات ئیمانیان پێ نەهێنا بۆ لحسودهم يحسدون الناس على ما آتاهم الله من فضله مجاهد فرمي يعني يحسدون رسول الله صلى الله عليه وسلم الذي آتاه الله الفضل وجعله نبيا من العرب لا ليس من اليهود هندي كتير فرمون يحسدون الناس على ما آتاهم الله من فضله لأني ابن عباس تفسيري فرمي يحسدون رسول الله صلى الله عليه وسلم وأصحابه حسودي برسول الله بها ولا كان شيبا شو قال التوراة نمونيان شونه محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا تأسيمهم في وجود من أثر السجود ذلك مثلهم في التوراة التوراة وصف هاولان كدا وزور بوردي زور بجواني أو وصفانش أنا زاني هاولانش أنا بيني رعد مطابقي وصفه كان جا بغيل بون بيان إنسانش كبغيل بو بيكي أو وقتها شيء ها دجاتيك بۆیە دەمێکە و توانە حەسوود هەر ئەو کەسەیە کە سەرسامە پێت هەر ئەو کەسەیە کە سەرسامە پێت ئەزانێت تۆ گەورەی تۆ بەرزی تۆ بەڕێزی تۆ فەضل هەیە بەڵام کە نەیتوانی وەکو تۆ بێ سوکایەتیت پێک دژایەتیت باشە کە نەیتوانی وەکو تۆ بێ سوکایەتیت پێکات دژایەتیت پێکە بەڵام ئەو کەسەی حەسوود نییە و سەرسامە پێت سوکایەتی پێ ناکات دژایەتیت ناکە هەوڵەیە بەڕێگاکەی تۆیە بڕۆ وەکو تۆی لێ بێ أو فرق كيان